ئەمە بچنە ئیسرائیلێ هەڵبژارتنین ئیسرائیلێ دەست پێ دەکەن و هەموو ئالیەن سیاسی ئیسرائیلێ دەخوازن دەنگدەران بەنگێوان بەرەف خۆ بکشینن. کوردên cihû li İsraîlê jî xwe ji bo dengdanê amadekirine. Di nav de alîgirên gelek partiyan hene lê peraniya Kurdên İsraîlê dibêjin ku ew ê dengê xwe bidine wan partiyan ku zêdetir xizmetê ji bo Kurdan pêşkêş dikin. ئێرە بازاری کوردانە لە ئۆرشەلیم. هاواری فرۆشیارەکان تەنها بۆ فرۆشتنی کەلوپەلەکان نییە، بەڵکو هەوڵ بۆ دەرچوونی ئەو پارتە سیاسیە ژادەن کە خۆیان دەیانەوێ براوەی پرۆسەی هەڵبژاردن بێ. ئەمنۆن مۆشێ ئەنی گەر بە کەستل من ناوم مۆشەیە و خەڵکی بادینانم. دەنگ بە پارتی بەیەکەوە بوون دەدەم چونکە ئەو پارتە کاری باش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جوولەکە و کوردیش دەکات. مفلێگێت ئەکۆل کولانۆ بەشێک لە کوردەکان هەتا ئێستا خۆیان نێگلایی نەکردوتەوە و نازانن دەنگ بەکێ دەدەن. من هێشتا بڕیارم نەداوە دەنگ بەکێ بدەم، بەڵام دەنگ دەدەم. زۆربەی کوردانی ئیسرائیل کوردی نازانن، بەڵام هەستی کوردایەتیان بەهێزە و بیریان لای کوردستانە. دایکم و باوکم خەڵکی کوردستانن. یەکەم جار ڕۆیشتین لە ئەڵمانیا ژیاین. ئێستا لە ئۆرشەلیم دەژین. من دەنگ بە پارتی لیۆکۆت دەدەم چونکە بۆ کوردی ئیسرائیل باشە. کۆچی کورد بۆ ئیسرائیل لە سەدەی 16ەوە دەستی پێکردو لە ساڵی 1948 تەنها 8,000 کورد لە ئیسرائیل دەژیان. کەچی ئێستا زیاد لە 150,000 کورد نیشتەجێی ئیسرائیلن کە زۆربەیان لە ئۆرشەلیم نیشتەجێن. وەک خۆیان دەڵێن لە ئیسرائیلیش بە گوێگرتن لە گۆرانی کوردی ئارام دەبن. پێدەچێت کورد لە هەر کوێیەک بێ دڵڕاوکێ بەری نەدات. لە باشووری کوردستان دڵڕاوکەی کوردەوەیە کەی سەربەخۆی کوردستان ڕادەگەێنرێ. کوردی ئیسرائیلیش دڵڕاوکەی ئەوەیانە چەند ڕۆژی داهاتوو دەنگ بە کێ بدەن و کێ بێتە سەرۆک وەزیران. کوردستان حەسەن، ڕوودا و ئیسرائیل.